کێشەیەکی تر بەرقەرار لە ئێستادا کە کێشەکان دەرەچیە دەبینین لەلایەن وڵاتانی دراوسێەوە پلکێشی دەکرێتە سەر ئاینەکان لە ڕێی تۆباران و لە ڕێی تیارە و لەوە بۆ چونکە نمونەیەکی وەکو داعش هیچ گرنتیەک نەبوو بۆ پاراستنی برا ئێزیدیەکان برا کاکەیەکان یا برا مەسیحیەکانی مووسڵ لە ڕاستیدا بە سنگێکی فراوانەوە چاوەڕوانی ژیانێکی ئاسود و ئارامیان دەکرد نە حکوومەتی هەرێمی کوردستان نە حکوومەتی عێراق نەیتوانی بوو بژیانیان پارێزێ لەبەرەوە کارەساتێکی جەرەکبڕ ڕوویدا لە جەنگی داعشدا بە تایبەتی برای ئێزیەکان زۆر زەرریان کرد لە ئێستادا بیرەوە کراوەتەوە کە خۆیان پارێزن ئێمە هەرگیز لەگەڵەوە دانین کە پیاوانی ئاینی چەک هەڵگرن و خۆیان پارێزن بەڵام کاتێک گەیشتە سەرەوە ناچاربن دەبێ ئێمە خۆمان پارێزین بەڵام ئەوەش چارەسەر نیە چارەسەر ئەوەیە کە لە ئێستادا کە پێش ڕووداو بکەین ئەگەر جەنگێکی تر بەدەستەوەی لەلایەن تورکیا لەلایەن ئێرانەوە بردومان و تۆباران بکرێت یا بە کۆپتەری بێفڕۆکەوان بەردومان بکرێت دەکرێت حکوومەتی هەرێمی کوردستانی عێراق لە ئێستادا پێشبینیەوە بکات چارەسەرێ بۆ وەزعەت دابنێ بۆ ئەوەی ئەو کارەساتانە دووبارە نەبێتەوە ئێمە وەکو زەردەشتیانی کوردستان هەمیشە هەموو هاودەنگ و هاوڵی هەر ئازارێکی پێکاتە ئاینەکان هەر ئازارێکی پێکاتە نەتەوەیەکانی وەکو کوردواش تورکمان و ئاسووری و کلدانین ئێمە دەمانەوێت بە ئاشتی و تەبایی و پێکەوە ژیان یەکتر قوبولکردن لە کوردستان و لە عێراقدا بژین ومێدی گەورەمانەوەیە هیچ کچێکی گەورە ڕوو نەدات لە کاتێک ئەگەر حکوومەتی هەرێمی عێراق داوا بکە کە دژەفڕینێک سنوورێک دروست ببێ بۆ ئەم حاڵەتە مانای ئەوەیە کە ئێمە سیقەمە بە پاراستنی خۆمانمانەوە دەمانوێت یارمەتی دەرەکی بدەین من هەمیشە دەڵێم یارمەتی دەرەکی بەبێ زیان نییە کاتێک کە حاڵەتێکی ئاوا ڕوو بدات ئێمە داوا دەکەین سنوورێکی دەستکرد دروست بکرێت بۆ ئەوەی کە دژەفڕین ڕوو نەدات بەڵام ئومێدی گەورەمێ نەگاتەوە حاڵەت بەڵام ئەگە گەیشتەوە حاڵەتە ئێمە داوا لە هەموو منەظەمەتە جیهانیەکان مافی مرۆڤ نەتەوەی گرتوەکان دەسەڵاتدارانی دنیا دەکەین کە مافیە مرۆڤانە بپارێزن کە بە ناحەق هێرش دەکرێتە سەریان کە ئەمڕۆ بە تایبەتی لە کوردستاندا ئەو مەترسیە گەورەیە هەیە ئومێدی گەورەمێ ئەوە ڕوو نەدا بەڕاستی زۆر دەمێکە شنگالیەکان من خۆم چوومەتە شنگال خەڵکانێکی دڵپاک و دڵباش و بە خزمەتن کەسانێکن خزمەتی خۆشیان و خزمەتی میوانەکانیشانەکەن بۆ ئەو کارەساتانەی لە مێژووە کە من زانم بێتم بەهۆی دینە جیاوازەکانەوە وەکو بنین دینی ئیسلامی تۆڕەوەکان وەکو هاوتا داعشەکان تا ئێستا زیاتر لە ئەتوانین بڵێن 73 جار ئەنفال کراون لیان کوژراون خایشیان ژیراوە شاربەدەریان کردوون ئەمە کارەساتێکی مرۆیی زۆر ناخۆشە ئێمە داواکارین کەوا بە هەمومان بتوانین کات و وەزعی شنگالی ئێستا شنگال ناوچەکانی ئێزیدیەکان هەمووی ئەهوەن بکەینەوە بیان پارێزین لە ئامێزیان بگرین ئەو هێزانەش کە ئێستا لە شنگال و چواردەورێتی کە هێزی خودی خۆیانە کە هێزی ئێزیدیەکانە بتوانن دیفاع لە خۆیان بکەن بتوانن کادوباری خۆیان بەڕێوە بەرن ئێمە پژیریان نەکەین بەس ئەو هێزانەی کە سەر بەوانین کە لیان تێناگەن کە خۆی لە خودی خۆیان خۆشیان ناوێن داواکارین بکشێنەوە بەجیان بێنن ئەمانەش هەمووی دەستەی تورکیایە چکە تورکیا ناتوانێت دینە جیاوازەکان هەزم کات تورکیا ناتوانێت قەومیەتە جیاوازەکان هەزم کات لەبەرەوە ئێمە داواکارین کەوا هیچ پەیمانێکی دەرێشی بەسەر ناوچەی شنگالە نەکرێ و تەطبیقیش نەکرێ ئەمڕۆ هەر لە ئەمڕۆ دەست بکرێ بە ئیمزا کۆکردنەوە یان هاوپەیمانەتی بۆ ئەوەی بتوانێت دژەفڕین نەک هەر لە شنگال لە کوردستانی ڕۆژ ئاواش دژەفڕین قەدەغە بکرێت کە نەتوانێت فڕۆکە جەنگیەکان بەسەر ئەو ناوچانەیە بێت و بچێت بۆ ئارەزوی خۆی تۆبارانیان کە بە ئارەزوی خۆی ماڵیان کاولکە دارستانیان بسووتێنێ شاربەدەریان کە ئاوارەیان کە ئەوە ئەگەر ئەبێت بە عەقڵێکی
بیرێکی باشەوە کە ئێمە ئەڵێن بە بیرێکی باشەوە بتوانین وتەکانمان لەگەڵ ئێزیدەکانە لەگەڵ هەرێمی کوردستانە لەگەڵ عێراقە لەگەڵ ئەو هێزانەی کەوا لە خودی خۆی شنگالە دروست بوون بتوانین دژە فرینێک بسەپێنین کە ئیتر هیچی کە نەتارەی نە فڕۆکەکانی عێراق نە فڕۆکەکانی ئێران نە فڕۆکەکانی تورکیا واتە چواردەوت ناتوانێت بفڕێ بەسەر ئاسمانی شنگال و کوردستانی ڕۆژئاوە و هەرێمی کوردستان و هەموو ئەو هەرێمانێکەوە خەڵکانێکی تیا ئاژین کە لە ئەرزی باو و باپیرانی خۆیانە ژیان ئەبن بەسەر.